دووەم ڕۆژی قۆناغی دووەمی سەرژمێری لە سلێمانی بەڕێوەچوو بژمێرەکان بۆ جاری دووەم سەردانی ماڵەکانیان کردەوە بۆ پشتڕاستکردنەوەی زانیاریەکان. ئەو هەفتا پرسیارش کە بڕیار بوو بکرێت دەکەوێتە سەرەتای مانگی 12 و ئەم پرۆسەیە بەردەوامی دەبێت. ناوی تۆمار نەکرێ ئەو هاوڵاتیە بە نەبوون لە قەڵەمە درێ بەداخەوە لەبەرەوەی پێویستە هاوڵاتێک کە لە سنووری عێراق ئاژی ناوی تۆمار بکرێ و بوونی هەبێت کە هەم لە ڕێ بەشە بودجە هەم لە ڕێ بەشە خۆراکەوە هەم لە ڕێگەر موچە خۆر بێ لە ڕێی و پیانەکەی بزانم کەسە کە بوونی هێ و ئامادێ لە هەرمی کوردستانیان لە هەت شارێکتری عێراق. ئەو هەفتا پرسیارە ئەکەوێتە مانگی 12 ئێستا و پرسیارانە ناکرێن لەم چەند ڕۆژەیە؟ بەڵێ ئەو هەفتا پرسیارە لە مانگی 12ەیە لەسەر نشینگە لەسەر جۆنی دەرکردنی هەوی ئەحوال مەدەنی و کارتی نیشتیمانی لە سنفوسی و دەرکراوە پرسیارەکانەکەوێتە مانگی 12 ئەمڕۆ دوێنێت تەنیا زانیاری کەسی داخل کراوە. ئەمڕۆ کۆتایی پێ سبەی چیە بێت مەسان دوو سبەی چیە بێت؟ سبەی دووسوی سەرجەم بژمێرەکان و کارمەندەکان داخلی دەورە ئەبنەوە دیسان دەورە ئەبیرن ئەبێ ئامادە بکرێن بۆ مانگی 12 لە مانگی 12 وەکو پێم وتیەوە هەفتا پرسیارەکە دیسان هەر ماڵەکە و کاتە پێویستە ئاچینە ماڵەکانە بێ دابنیشن چونکە پرسیارەکان زۆرە مودەکەی زۆرەکانن دە بۆ 15 ڕۆژمان لەبەردەستە بێ سەردانی ماڵەکان بکەین و دووبارە پرسیارەکانیان ئاڕاستە بکەین و زانیاریەکان تۆمار بکەین. هەر هاوڵاتیەک بۆ ڕۆژی دووەم و بۆ پشتڕاستکردنەوەی زانیاریەکان لە ماڵ نەبوو بێت گرفتی بۆ دروست دەبێت. لە دووەم ڕۆژدا ناوی منداڵی نوێ تۆمار ناکرێت و تەنها ناوی مردوو دەسڕێتەوە. هەموو ماڵەکان بە تاکید دەبێت لە ماڵ بن چونکە جاری و ئێمە چێشی زانیاریەکان ئەکەینەوە سەر لە نوێ بڵێن ئەو ماڵێکە تاوامان کردوینەوە بۆ لای بزانین مناڵیان بووە تازە لە دایک بوو هەیە یا بڵێن خوانخواستێکیشیان وەفاتی کردبێ یا شتێک چێشی زانیاریەکان ئەەکەینەوە ئەو کاتە تاکیدی تەواوەکەینەوە ئەنجا ئیزنین لەبەرەوە پێویستە ینی هەموو ماڵەکان ئەم دوو ڕۆژە لە ماڵ بن نەچنە دەرەوە چکە چێکی زانیاریەکان ئەکرێتەوە دووبارە ئەچینەوە پیانەڵێنەوە ئیزافێ یا شتێکیان هەبێ یا بیریان چوو بێ تەسکەرێک کارتێکی نیشتمانی بێنن تۆماریکن بۆ ئەوەیە زیاتر بۆیە پێویستە ینی لە ماڵ بن بە تاکید. پرۆسەی سەرژمێری بەردەوامی دەبێت و لە دوای بەرواری 22 ئەم مانگەوە جارێکی دیکە بژمێرەکان دەچنە قۆناغی ڕاهێنانەوە و ئامادە دەکرێن بۆ قۆناغی سێەم. هەر هاوڵاتیەکیش تۆمار نەکراوە و لە ماڵ نەبووە دوای ئەوەی چەند جارێک سەردانی ماڵەکەی کراوە بە نەبوو هەژمار دەکرێت و ماڵەکەشی بە چۆڵ دەنووسرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.